لە دوای بڵاوبوونەوەی هەندێک بڕگەی بیرەوەریەکانی ڕاوێژکاری پێشووی ئاسایشی نەتەوەی ئەمریکا جۆن بۆڵتون ئیدارەی کۆشکی سپی لەگەڵەوەی پەنای بۆ دەستگای دادوەری بردووە بۆ ڕێگری لە بڵاوبوونەوەی کتێبەکە کەچی ناوبراویش تۆمەتبار دەکەن بە درۆ و چەواشەکاری. بۆڵتون سەرۆک ترامپ بە ئەنجامدانی هەڵەی ناقۆڵات تۆمەتبار دەکات بۆیە ناوبراوە بە شایستی سەرۆکایەتی ویلایەتە یەکگرتووەکان نازانێت. ناوبراوە ئاماژە بە داواکاریەکەی ترامپ لە سەرۆکی چین دەکات بۆ یارمەتیدانی هەڵبژاردنەوەی بۆ خولێکی تری سەرۆکایەتی. بەڵام ترامپ لە تویتێکدا ئاماژە بە کتێبەکەی بڵتون دەکات کە گوایە بریتیە لە کۆمەڵە درۆ و چیرۆکی ئەفسانەی بۆ تێکدانی ناوبانگی سەرۆک، چونکە بە بۆچوونی ناوبراو ئەوەی بڵتون لەبارەی ترامپەوە وتوێتی ڕاست نییە و ئەو نەیوتۆ و سەر لە بەری چەواشەکاریە. دۆناڵد ترامپ بڵتون بەکەم ئەزمموی و شەڕەنگێز ناو دەبات کە تەنیا حەزی بە هەڵگیرساندنی شەڕە بەبێ هەبوونی هیچ بەرنامەیەک، بۆیە خۆشبەختانە ڕزگارمان بووە لە دەستی ئەو نەزانە. ئەوەی جێگەی سەرنجە ئیدارەی ترامپ بە بڵاوبوونەوەی چەند بڕگەیەک لەو بیرەوەریانە بە تەواوی شڵەژاون. قسەکانیان دژبەیەکن بۆیە لە کاتێکدا ترامپ و پۆمپیۆ و کایلی ماکیانی لە وەڵامدانەوەیان بۆ کتێبەکەی بڵتون ناوبراو بە درۆزن و سەر لەبەری کتێبەکەی بەناڕاست دەناسێن کەچی دۆناڵد ترامپ لە پەیوەندێکی تەلەفۆنی لەگەڵ کەناڵی فۆکس نیوزدا ڕاشکارە پێشۆکەی بە یاساشکێن ناو دەبات کە زانیاری زۆر نهێنی ئاشکرا کردووە. کەواتە گەرزانیارەکان درۆ بن بۆچی لە بڵاوبوونەوەی دەترسن و ڕێگەی یاسایی دەگرنە بەر بۆ ڕێگری لە بڵاوکردنەوەی. لە بەرامبەردا جۆن بڵتون لە هێرشەکەی بۆ سەر ترامپ بەردەوامەوە و بە شایستی ئەو پۆستە نازانێت چونکە ڕەفتار و هەڵوێستەکانی تەنیا لە پێناو هەڵبژاردنەوەیدان. ئاماژە بۆ دەکات کە سەرۆک نیوەی دیدارەکەی لەگەڵ کیم جون ئۆنی کردە قوربانی وێنەگرتن لە ناوچەی نێوان دوو کۆریادا بۆیە دیدارەکان بێ ئەنجاممانەوە. مشتومڕی نێوان ترامپ و بۆڵتون کاردانەوەی زۆری بەدوای خۆی داهێنا بە تایبەتی لە نێوان سیاسەتمەداران و دەستەبژێری ئەکادیمی وڵات. پرۆفیسۆر ستیڤ والتز لە زانکۆی هاروارد ڕاگەیاند کە زۆر خۆشحاڵە بە ململانی ترامپ و بۆڵتون، هیواخوازە کە هەردووکیان لە گۆڕەپانی دادگادا بیدۆڕێنن. توێژەر لە سەنتەری پێشکەوتنی ئەمریکی ماکس بیرگمان نیگرانی خۆی ڕاگەیاند کە بۆڵتونی هەڵۆی کۆماری ئێستا چاوەڕێی پشتیوانی دیموکراتەکانە لە بری ترامپ هیواخوازە جۆ بایدن بگاتە کۆشکی سپی. نووسەری نیویۆرک تایمز مارک مازیتی پێی وایە بۆڵتون شایستەی ڕەخنەیە نەک دەرکردن. ناوبراو دەڵێت سەرۆک ترامپ چینی هانداوە بۆەوەی موسڵمانانی ئەو وڵاتە لە سەربازگەیەکی گەورەدا زیندانی بکات، بەڵام بۆڵتون بۆچی پێشتر لە کاتی خۆی ئەم زانیاریانی باز نەکردووە. لە کاتێکدا ئێستا گلەی لە دیموکراتەکان دەکات کە بۆچی تەنیا جەختیان لە دۆسەی ئۆکرانیا کردوتەوە، گەرچی بڵتون کەوتۆتە نێوان شەپۆلی لایەنگران و نەیارانی پۆمپیۆ بە خائینی ناو دەبات و لایەنگرانیشی بە کەسێکی ڕاشکاوی ناو دەبن. بەڵام قۆناغی ترامپ بۆ قۆناغێکی پڕ لە قەیران هەموو ڕووداوێکی چاوەڕوان نەکرا و تێیدا ئاسایی ڕوو بدات.